لەگەڵ بەردەوامی شەڕ و داگیرکاری ئۆکرانیا لەلایەن رووسیاوە پەیوەندیە بازرگانیەکانی نێوان وڵاتەکەش لەگەڵ وڵاتانی ئەوروپا و هەرێمی کوردستان بە تایبەتتر پچراوە. ئۆکرانیا وڵاتێکی بەرهەمهێنە لە بواری کشتتوکاڵی پیشەسازی بۆی هەرزانی مادە پیشەسازی خۆراکیەکانیشی لە دوای 2013ەوە هەرێم پەیوەندێکی باشی بازرگانی لەگەڵ ئەو وڵاتە هەیە و زیاتر لە 50 بازرگانی هەرێم هاوردەی بەرهەمەکانی ئۆکرانیان دەکرد. بازرگانێک دەڵێت ڕاستە ئێستا ناتوانن بەرهەمەکانیان لە ئۆکرانیاوە هاوردە بکەن، بەڵام بژاردەیان وڵاتی دیکەیە، لەوانە ئێران و تورکیا و ئەندەنووسیا و پورتوگال. ئێمە تازە دەستمان کردو بە ئیش لەگەڵ ئۆکرانیا وەکو خۆم، بەس چەنا بازرگانی کەیەکە لە ساڵی 2000 و 2002 وەمانەوە بازرگانی لەگەڵ ئۆکرانیاکە. طبعاً بازار هەموو بابەتێکی تیا ئێرانی تیا تورکی تیا زۆر وڵاتێکی تیامانە. طبعاً ئێمەش بەرکەوتمان هەبووە لەم بابەتەیە، وەکو من خۆم و بازرگانەکانی هاوڕێم کە لێو ئیشەکەنەمانە زۆربەی زۆریان موادەکانیان لێو هێنایەنە. ناڵم ئەبێتەوە کارەوەی کە شتگرانە بێ یاخود کەمە بێتەوە شت لێرە، بەس ئەو پێداویستانی کە ئێمە هێنامانەوە کە ڕۆژانە خەڵک شانسی دووەم و سێمیان هەبووە کە بیکڕن زیاتر بووە، لەوانەیە شانسەکان بۆیان کەمتر بێتەوە هەرەوەیەوە کارێک. قەبارەی بازرگانی نێوان هەرێم و کوردستان و ئۆکرانیا لە ساڵێکدا 50 ملیۆن دۆلاری تێپەڕاندووە. تا ئەو کاتەشی دۆخی وڵاتەکە ئاسایی دەبێتەوە، پەیوەندی بازرگانی هەرێم لەگەڵ ئەو وڵاتە دەپچڕێت. سەرۆکی یەکێتی هاوردە و ناردەکاران دەڵێت هیچ قەیرانێک لە هەرێم دروست نابێت بەهۆی ڕاگررتنی بازرگانی لەگەڵ ئەو وڵاتە. ئێمە وەکو یەکێتی هاوردە و ناردەکارانی کوردستان و هاوردەکارانی کاڵا هاوردەکردن لە ئۆکرانیا شوێنی تریش هەیە کە هاوشێوەی ئەو کاڵایانە کە هاتووتە هەرێمی کوردستان و ئەو بازرگانانەی کە تا ئێستا لەگەڵ ئۆکرانیا پەیوەندیان هەیە ئێستا بەدیلیان هەیە. وڵاتی ڕۆمانیا، بولغاریا و تاجکستان، ئەندەنووسیا، هەندستان ئەو جۆرە کاڵایانە بە هەمان شێوە کوالیتی و بە هەمان نرخ دێتە هەرێمی کوردستان. واتە ئەم شەڕی ئۆکرانیا لەگەڵ رووسیا هیچ کاریگەری خراپی ناوێت بۆ سەر بازاڕەکانی هەرێمی کوردستان، چونکە ئەتواندرێت لە وڵاتانی تر هاوشێوەی کاڵاکان بێتە هەرێمی کوردستان و جموجۆڵە بازرگانیەکە بەردەوامە و ئەتواندرێ بە شێوەیەکی بەرفراوان. لە هەرێمی کوردستان بەهۆی گرنگی نەدان بە کەرتی کشتتوکاڵ و پیشەسازی و کار ئاسانی نەکردن بۆ بەرهێنەران و جوتیاران وای کردووە هەرێم ببێت بە وڵاتێکی هاوردەکار لە کاتێکدا کوردستان خاکێکی بەپیتی هەیە و بۆ کشتتوکاڵ و پیشەسازی لەبارە بە جۆرێک دەتواندرا وڵاتێکی هەناردەکار بێت تا لە هەر بارودۆخێکی نەخوازراودا هاوڵاتیانی دەستیان لەسەر دڵیان نەبێت شەڕ لە وڵاتێکی دوورە دەستدا ڕوو بدات دڵە ڕاوکێکەی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.